سڵاو و ڕێزێکی تایبەتم هەیە بۆ بینەران هیوامایە ئێستا بەلەشێکی ساغ و بەوزەیەکی زۆرەوە بینەری ئێوارە 24 بن. لە شاری سلێمانی و لە مانگی ڕەمەزاندا تەریقەتی نەقشبەندی زیکر و سروتی ئاینیان زیاتر دەبێت. مەقامی قۆریات لە شەوانی ڕەمەزاندا تورکمانەکانی هەولێر کۆ دەکاتەوە. ناورەسەکان لە دامێنی دەشتی بێتوێن نیشتیمانێک دروست دەکەن. مانگی ڕەمەزان مانگی تاعەت و خواپەرستی و پاکبوونەوەی دڵەکانە. هەر بۆیە لەم مانگەشدا زۆرێک لە تەریقەتەکان مەراسیمە ئاینیەکانیان زۆرتر دەکەن. تەریقەتی نەقشبەندی شێکێکە لەو تەریقەتانەی کە لەسەر دەستی مەولانە خالیدی خانەقا لە هیندستانەوە هێنراوەتە کوردستان و هەروەها ئەم تەریقەتە چەندین مەرقەتی تایبەت بەخۆیان لە مزگەوتەکاندا هەیە کە زیکر و تاعەتی تایبەت بەخۆیان تێدا ئەنجام دەدەن. الله أكبر الله أكبر الله أكبر طریقەی پیرۆزی نەقشبەندی یەکێکە لەو ڕێبازە پیرۆزانەی کە مرۆڤەکان دەتوانن لە ڕێگەیەوە تەسکی ڕۆحی بکەن، تەسکی قەلبی بکەن. طریقەی پیرۆزی نەقشبەندی یەکێکە لەو ڕێگانەی کە کار لەسەر ناخی مرۆڤەکە، کار لەسەر باڵتینی مرۆڤەکە، کار لەسەر دڵی مرۆڤەکە. ئەو شتانەی کە طریقەی نەقشبەندی پێوە ئیلتیزامیان هەیە زیکری قەلبیە، ڕابطەی مرشیدە، کارکردنە لەسەر ناخی ئینسان. بە دڵنیاییەوە لە مانگی ڕەمەزانیش مانگی تەسکیەی قەلبە، مانگی پاکردنەوەی ڕۆحەکانە. ئەوانەی کە هەڵگری ئەم ڕێبازە پیرۆزن، ئەوانەی کە شوێنکەوتوی طریقەی نەقشبەندین لە مانگی ڕەمەزانە چالاکتر لە ڕۆژەکانی تر و لە کاتەکانی ترە باس لە پاکبوونەوەی ڕۆح و لەسەر تەسکیەی قەلب و ئەوانە ئەکەن. طریقەتی ئێمە طریقەتی نەقشبەندیە کە لە پێشە لە ئەوە جارە پێم وتو طریقەی سدیقی. جا ئەمە وەختی خۆی شێخ مەولانا خالید لێرەوە تەشریفی بردووە بۆ هیندستان لەسەر دەستی شێخ عەبدوڵڵای دەهلەویە ساڵی تقریبا 200 ساڵ لەمەوە پێش لەوێت ئەم طریقەتەی وەرگرتو هاتووەتەوە بۆ کوردستان بۆ ئێرە. ئەم طریقەتە لە ئێوە ئێستا پێڵن طریقەی نەقشبەندی. رابطة روح المرشد محمد الشاذ مجان. قال تعالى وإن الود الذي تفرون منه فإنه ملاقيكم ثم تردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. قال رسول الله صلى الله عليه وسلم أكثروا ذكر هذه اللذات. أو ختمي إما همور روجك لەم خانەقایە هەموو ڕۆژ لە دێین کۆ بینەوە ختمی نەقشبەندیەکەی لە مزگەوتەکانی تریشەیە لە خانەقای سەرەوە هەیە کە لەوێش هەبوو شەوانی جومعە و شەوانی سێشەممە لەوێش ختمە ئەکرێت. مەقامی قۆریا جۆرێکە لە جۆرەکانی گۆرانی و میوزیک
و هەروەها هەڵقۆڵاوی کولتور و فلکلۆری تورکمانەکانە هەر بۆیە زیاتر بەم مەقامە دەناسرێنەوە. لە شانی ڕەمەزاندا گروپێکی تایبەت لە ماڵی تورکمانێکی هەولێر کۆ دەبنەوە و لەوێ قوریات دەخوێنن و هەروە زیاتر لە هەولێر و کەرکووکیش ئەم کۆبوونەوانە ئەنجام دەدرێن کە تایبەتن بە قوریات خوێندن. قۆریات تایبەتە بە تورکمان. قۆریات یەکەم جار دەست پێ دەکاتن لە 27 برگە پێک دێتن. یەکەم دوو سەتری دوو بابرێن ڕستەی ئەوەلی دوی خەتی ئەوەلی لە قۆریاتدا ئەو قۆریات بێژایان قۆریات نووسە خەیاڵێکە بۆ خۆی دادەنێتن لەگەڵ وەزن و قافیەی ئەو خەیاڵەدا قۆریاتەکە دوو خەتی ئەخیری ئەو ئامانجەکەی دەپێچێنێتن پێت دەڵێتن ئەمە قەزدم ئەوەیە. بۆ نمونە مەسەلەن قۆریاتەکی تورکمانی دلۆوە بلێم دەرێت جوونە دوشتخ چۆلجەدەن جوونە دوشتخ یعنی ئەمە کەتینە بەر ڕۆژێ لەبەر سێبەرێرە کەتینە بەر ڕۆژێ ئەوە خەیاڵەکە. بەڵام لە خەتی دووەم و سێەمدا ئەو ئامانجەی دەیەوێت بپێچێنیتن پێی بڵێتن پێ ڕابگەێنی پەیامەکەی لە دوو خەتی ئەخیریە دەڵێ خەبەر وێر زاڵم یارە دێدەغە جوونە دوشتە خەبەر بدەنا ئەو یارە زاڵمەی کەتینە ئەو ڕۆژە ناخۆشەی کە ئەو حەزی لێ بوو. قۆریاتی جیناسمان هەیە، قۆریاتی تام جیناسمان هەیە، قۆریاتی نیو جیناسمان هەیە، قۆریاتیشمان هەیە پێ دەڵێن قەناتڵ قۆریات یعنی درێژکراوە. مەسەلەن قۆریاتەکی دەلێ کابرا بۆ نمونە مەسەلەن چۆغ دەمەغڵار بلبلم چۆغ دەمەغڵار بۆ عەسر دەورانمدا بۆ شۆڵب چۆغ دەم ئەوە درێژی کردیە هەتا ئەخیری پەیامەکەی پێت دەڵێتن. ئێستا لە هەولێر و کەرکووک جێگایی با بڵێن منبعی مەصدەری سەرچاوی قۆریات هەولێر و کەرکووکە لەبەرەوەی قۆریات بێژانی تورکمانی لە هەولێر و لە کەرکووک. بەڵام ئەگەر بێن لێ بکۆڵینەوە تەمەشا دەکەین باشترین قۆریات بێژانی تورکمانیش لە گوندی یەنگێجە هەیە لە دەوروبەری کەرکووک لە تازە خوڕماتوو هەیە منتقەی تورکمانیە لە تەل عەفەر و عیازیەش ئەوانیش تابعی خۆیان هەیە تابعی مووسڵی عەرەبیان وەرگرتووە لە کفری و پردێش قۆریات بێژ هەیە بەڵام ئەساسەکەی وەچ پێن گوتی هەولێر و کەرکووک تورکمانەکان قۆریاتی دەڵێن مقابلاتی دروست دەکەن. قۆریات هەویەی هەموو تورکمانەشیە لە باو باپە پیرامایتەوە ئەمن ئەوەی جەم لێ بۆ لە گۆرانبێژە قەدیمەکان حەیدەرە کەچەڵ حەسفایق مشکۆ یوز مەحموود لە کەرکووکێش عەبدوڵحەی سولاتە تەحسین جۆمەر زۆرن ئەوانە هەموو ئەوان لەوان مەقام دەرچووە بەزەمن لە هەولێرە جێم لێ بۆ قۆریاتشتووە. ئەمە ئێستا لەمای تورکمان خربووینەوە بە برا کورد و عەرەب و تورکمان وەکو برایان هەموو ساڵەوایەمە لەگەل بە قۆریات و بە حەیران و بەلاو کورد بەڕێوە دەبین. هەدیەرێک بسەنێ سێوار و ئۆغڵان قسانێ. نانی کوردی خەریکە لە ئەوروپا وردە وردە بازاڕی گەرم دەبێت. پێشتر نانی کوردی لە ئەوروپا بە شێوەی کۆن و بەدەست دروست دەکرا، بەڵام ئێستا بەهۆی زۆربوونی ڕەوەندی کوردستانی لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتیش لە ئەڵمانیا وای لە ئەڵمانیا کارگەیەکی تایبەت بە دروستکردنی نان بە شێوەی مۆدێرن و ئۆتۆماتیکی کراوەتەوە. هەروە لەم مانگەشدا کاری خەیری بۆتە بەرنامەیان. بۆیە خێزانە کوردیەکانیش بە بەرهەمی ئەم کارگەیە دڵخۆشن و هەروەها ئەوروپیەکانیش حەزیان لە نانی کوردیە و ناویان ناوە نانی وشک بە بەرهەمێکی سروشتی و تەندروستی دەزانن. نانê Kurdî li Ewropa êdî bi şêweyekî modern û otomatîk tê çêkirin. Berê nan bi şêweyên lokal dihat çêkirin. Lê li Almanya ev kargeh weke yekemîn kargeha nanê Kurdî hata vekirin. û di meha Remezanê de hewl didin bi çalakiyên xêrxwazî û overên taybet xwe bigihînin hemû deverên Ewropayê.
وەکی مگوتی هەیڤە ڕەمەزانێژی مەدڤیا نام چ ڕەنگی هەبیت ئەبگەهیتە دەستێ هاوڵاتیادا نانێکی تەنکە یعنی پێ نیاسە خەڵکی مەهەمیت نیاسی نانێکی هشکە یە سڤکە یە باشە مە دوستی جۆرێکی شوانانیت هەین مەسەن دانی هەی بۆ سوکەری و دەختێ باشە نانی گڕۆڤڕە یە خڕە ئەو نانەیە ji ber zêdebûna hejmara Kurdan li Ewropa û ji bo parastina kultura xwe, ziman û cilûberg û xwarin weke Dilşad dibêje gelek giring e. Nanê Kurdî yê hişk dikare dema salekê bi vê dermanên parastinê jî bêta xwarin. Rojana ev kargeh dikare heta bi 800 kîlowan nan çê bikin. یەکێک لە شتەکان کە دەگەڕێتەوە سەکەلتور نانە نان خواردنش سەرچیە بەڕاستی شتێکی باشە من زۆر جار لە خۆم لە کوردستان نانم هێنایە بە کارتۆن نانی لەواشە مێنایە نانی تیری مینایە لەواشە نانێکە بە تەندور دەکرێتن بەڵام نانی ساج ئەوە دیارە نانی تیری کولێرە مینایە بەڕاستی ئەوە یەکە ئاسانکاریەک بە بۆمە کەوا زۆر بیر لە شتەکانی خۆمان نەکەینەوە. Ev kargeha ku ji Kurdistanê hatiye li gor standardên Ewropayê ye. Nan di çend qonaxa re derbas dibe heta ku bi awayekî tendurist tê pêçan û ji bo bazarên Ewropayê tê belavkirin. Heta bi hin xelkên Ewropa jî vî nanî bi nanê siruşt û tendurist binav dikin. نەشتەرگەری یەکێکە لە ڕێگاکانی چارەسەری کە زۆر جار پزیشکان بڕیار لەسەر ئەنجامی دەدەن بەڵام بڕیاردان و هەڵبژاردننی نەشتەرگەری پێویستی بە ڕاستپاردە و ڕێنمایی ورد هەیە بە تایبەتیش ئەگەر بێت و نەشتەرگەریەکە لە مانگی ڕەمەزاندا ئەنجام بدرێت بۆیە نەشتەرگەری کارێکی ئاسان نییە بە تایبەتیش ئەگەر نەشتەرگەریەکە بۆ کەسانێک بێت کە تەمەنیان بچووکە یاخود بۆ منداڵان بێت. بالنسبة لروجبتنا من ضال مانجر رمضان ما همشة مجاري خزانة كان دكين لايك باوشان دكين كوالا تمني كم تلذ الصال هولدن نالكان يعني روجونا قلنا شو كاريجري لسر دستيان لسر جشيان دبتن والله مكو لعيني شيء نزول دار أو منالان اللي تمني لذ الصال زيادة وأمجاري لكن لاين خزانة كانوا كابر روجبن بقولي أرتشي بزيشك سعودي كلنا ورين ما يكلنا درباري أو كاريجري يعني روجبتنا دبل لسر من ضال بۆیە هەمیشە وا دەکەن دەبێت ئەو خۆراکانێکەوە ژەمە خۆراکانی بیان ئامادە دەکرێتن هەمیشە گونجا و هاوسەنگ بێتن بۆی بە هیچ نێوەی کاریگەری لاوەچی لەسەریان نەبێتن باسی باش نەشتەرگەری منداڵان بکەین لە ڕۆژی ڕەمەزاندا ئێمە ئەو منداڵانەیەکەوە ئامادە دەکرێن بۆ نەشتەرگەری بە تایبەتی ئەو نەشتەرگەرانێکەوە نەشتەرگەری ساریان پێ دڵێن زیگل نەشتەرگەری کوتوب بڕ کات و ساتی دیار نییە هەمیشە هەوڵدەین ئێمە لە ڕووی تەندروستی و لە ڕووی پشکنینەوە ئامادەکاری بۆ بکرێتن بۆ مانجی لە مانجی ڕەمەزاندا بۆ نەشتەرگەری بەڵام ئەو منداڵانێکەوە بە ڕۆژوو دەبن پێویستە ئەو سێ چوار ڕۆژیان پێنج ڕۆژیان هەتا هەفتەیەکیش پێش ئەنجام دەدەن نەشتەرگەریکە بە هیچ شێوەیەک بە ڕۆژوو نەبن چونکە ئەمە دەبێت منداڵەکە بە شێوازێکی باش ئامادە بکرێتن لە ڕووی فسیۆلۆژیەوە لە ڕووی جستەیەوە هەروە لە ڕووی پشکنی لە ڕووی تەندروستیەوە بۆیە باشتر وایە بە شێوەیەک بە ڕۆژ نەبن چونکە نەشتەرگەری بە شێوەیەکی تەواو کاریگەری لەسەر گۆڕانکاری و فەسلەجی و لەسەر گۆڕانکاری لەشی ئەمداڵ دەبێتن بە تایبەتی لە ڕووی پێکات و لە ڕووی خوێ و ئاوەکانەوە بۆیە هەمیشەوە باشترە خۆراک و ژەمی پێداویستی پێویستیان هەبێتن پێش ئەنجامدانی نەشتەرگەریەکە هەروە بۆ منداڵانی دوای ئەوەی نەشتەرگەریەکان ئەنجام دەدەن خۆی منداڵەکە دوای ئەوەی کۆتایی پێدەن نەشتەرگەریەکە بەڵام ماوەیەکی پێدەن فترەی نەقاهی پێ بڵێن کە کاتی ڕیکەڤەریە ئەو منداڵانە بەلای کەمی پێویستیان بە هەفتەیەک بۆ 2 هەفتە هەیە بۆ ئەوەی بە تەواوی جەستەیان بگەڕێتەوە باری ئاسایی خۆی بۆیە باشتر وایە وەکو ئامۆژگارێک هەمان کات لەو ماوەیەش پێویست دەکەن منداڵەکان بە ڕۆژوو نەبن بۆ ئەوەی ماوەی هەڵسانەوەیان لە دوای نەشتەرگەری بە هیچ ناوێتن درێژخایان نەبێتن و هەروە کاریگەری لاوەچی لەسەر پرۆسی نەشتەرگەریەکە نەبێتن بۆیە لێرەدا خاڵێکی گرنگ هەیە ئێمە هەمیشە بەدایک باوکان دەڵێن ئەوان کاتێک کە گۆڕانکاری لە ژەمەکان دەکرێت لە مانجی ڕەمەزاندا بە هیچ شێوەیەک ئەو گۆڕانکاری لە ژەمەکان کاریگەری نەبێتن لەسەر خۆراکی منداڵەکان و خۆراکی هاوسەنجان بە بەردەوانی پێ بدرێتن بۆ 2000 ئێمەەوە دڵێن منداڵ گەورەیەکی بچوک نییە وەکو لە تێکستە پزیشکان هاتووە جیانێکی تایبەتە تایبەتمەندی تایبەتی خۆی هەیە بۆیە ئەرچی خێزان و کۆمەڵگە و پزیشکە پارێزگاری لەو تایبەتمەندی بکات. هونەرمەندی شانۆڤان عەبدوڵوەحید عوسمانی کە ناسراوە بە وەحید بەهدینی ناوێکی دیارە لە بواری شانۆ
بە تایبەتی لە دەڤەری بادینان و لە زاخۆ و هەروە تا ئێستش خاوەنی چەندین کاری شانۆیە. پێشگە لەمانەش ئەم هونەرمەندە ئێستا بەرپرسی تیپا شانۆیە لە زاخۆ و هەروەها ماوەیەک پێش ئێستاش لەسەر ئاستی 12 وڵاتی عەرەبی خەڵاتی یەکەمی لە بواری شانۆ بەدەست هێناوە و ئێستاش لە تورکیا خاوەن پرۆژەیەکی هونەریە. پێشکە لە هەموو ئەمانەش ئەم هونەرمەندە بە شێوەیەکی زۆر خۆش و جیاواز باسی ڕۆژوگرتن دەکات لە مانگی ڕەمەزاندا. ناوی من عبدالواحد عثمان محوا از برنیواسم وحید بهدینی به سال 1985 من دست کاری هنری کریه. دست پیکا من از نافتی مکا استرام گوتنه دویم. شانو یاوه گاوه ات سکرات آمرنه ده بگشتی یت سکرات ده چونکو کسک یاشمه و قیمت شانو نزاند الا شانوان تنبت شانوان بتنه جان خود گهد چونکو اما اف کسی دی نه بوی نخم نزان شانو چیه بلکی که تو کی زانات بیجن نانی شانو بدم از ملت کی روشن بیردم تا اگر نانی ندد من و شانو ندد من از کفم سرلاپا و سکرات آمر ندم از چوشم خلکه که روشن بیر بکم بگو من اس نشم هینگه چونکو گله گای گوتی شانو قطبخانه گله شانو عینه شانو همه تشتی بشریه یعنی هک وقتی گله جات بیجن اگر شانو نبود جیان نابد شانو درگه جیانه ام حس شانو برچاو خو وک شانوان ام شانو بینه رمضان دهما خود راستی زحمته حتی نیورو امت خاون ایک دوی من تخاو و امراض بنجنی ساعته که هرم خودنا بجیره مجیلت کن حتی بت ایوارج بخوده کوتا کی 5 جان بر خودن ساعته يعني هكر الدنيا عور بتم جمله ملا بان بدت هم الطاري بزيتر تشترا اره والله بەهۆی ئەو تاموچێژەی کە هەیەی لە مانگی ڕەمەزاندا فرۆشتنی تورشی بازاڕەکەی گەرم دەبێت لە زۆربەی هەرە زۆری ماڵەکان لەسەر سفرەکانیان لە کاتی بەربانگ جۆرەها تورشی ڕێز کراوە. تورشی کەرکووک تایبەتمەندیەکی زۆری هەیە لەبەرەوەی لەسەر دەستی کەسانی شارەزا و لێهاتوو دروست دەکرێت بۆیە پلەی یەکەمی هەیە لەسەر ئاستی شارەکانی هەرێمی کوردستان و هەتا بەشێک لە شارەکانی عێراقیش. تورشاتی کەرکووکە و تورشاتەیەکە خۆماڵی خۆی دروستێکە خاوەنەکەی سەوەگوی ئەمە پیشەی 25 ساڵە ئەم پیشەیەمان ئێمە تورشاتێکە و خۆمان دروستەکەین بە خاوێنی دروستەکەین ئای بە ئەوەی وەکەوە دروستەکەی کە چۆ خۆمان دڵنیانی کە بیخۆین ئینجابی دەینە خەڵک جێی شانازیەکە تا ئێستا کەس ناڕازی نییە لە دەستمان ئەسڵ تورشات سێ جۆرەیە زەرد و سوور و قاواییە پرتەقاڵیش دروست دەکرێن یەجار بە جۆرەی دەرمانەکان ئەو تقریبان لە 4-5 دەرمان پێک دێ دەرمانەکان شێوەیە تورشاتەیە سادەیە وەکو زەرد سادەیە ئەم بەئاکرێ بە تەمەرەندی بە ڕبەهەنار بە ئەو شتانە ئاکرێت تورشات زەرد سووریش هەر بە هەمان شێوە ئاوەکەی ڕبەهەنارە بە ڕبەهەنار دروست دەکرێ پێکاتەیە و قاوایش بە ساسەکرێ شرینە و دەبەسی پێوترێ بە تایبەتی ئێستا بۆتە ئەوەی کە خەڵک زۆر حەزی بە تەمەرەندی و ڕبەهەنارەکەیە قاوایی خەڵکیش مدەبەس حەزی بە مدەبەسێ بەس تۆزێ شرینە زیاتر ڕبەهەنارەکە و ئینەکا بن تەمەرەندیەکا بن زیاتر زەیتون نەوعی زۆرە وەکو نەوعەکانی تورکیە ئیسپانیەیە عێراقی هەیە مصری هەیە یۆنانی هەیە لوبنانی هەیە تر لەو جۆرانە زۆریە ڕەشی هەیە سەوزی هەیە قاوایی هەیە سووری هەیە
خۆی سەرەکی ئەم بارودۆخە تۆزێ بازاری کەس کردووە بەس هەر لەخوا بە زیادوێ خەڵکەکە خەڵکی کەرکووک خەڵکێکی بەشەرەفن بە جۆرەی ئەوەی بە جۆرەی توانیان هەچکە بە جۆرەی توانای گیرفانی خۆی دەتوانێت بازاریکە ناو بازار خاصەتەن ڕەمەزان لە سفرە بە تووشاتەوە خۆشە تووشات لەبان سفرە بێ تامێتری هەیە زۆر خەڵک باشە لەخوا بە زیاد بێ بەس لە چاو ڕەمەزانتر هەر بازار کەزەوە خۆیان گردی دووگرتکان دەکەوێتە دامێنی دەشتی بتوێن لە ناو دەریاچەی دووکان بۆتە شوێنێک بۆ کۆبوونەوەی نەورسەکان و هەزاران باڵندەی نەورسی کۆچبەری لەم شوێنەدا کۆ دەبنەوە کۆبوونەوەی ئەم باڵندانە بەم شێوەیە دیمەنێکی زۆر جوان بە شوێنەکەی بەخشیوە و هەروە بۆتە جێگەی سەرنجی گەشتیاران بە جۆرێک زۆرێک لە فۆتۆگرافەکان بە تایبەت سەردانی ئەم شوێنە دەکەن تاکو کۆمەڵێک فۆتۆی زۆر جوان لەم باڵندانە بگرن لە ناودڵی سروشدا. من لە گردی گەورەی دووگرکانم لە دەریاسەی دووکان ئێرە نیشتیمانی نەورەسەکانە کە دەبینین لە ساڵانە لە مانگی چواردا عاشق بەیەک دەبن نەورەسەکان و نیشتیمانێک بۆ خۆیان هەڵدەبژێرن دیارە ئێرەش وەکو ناوچەیەکی شوێنەواری ناوچەیەکی گرنگ بۆ نەورەسەکانیش لە دەریاسەی دووکان کردیانە بە شوێنی زاوزێ و گەشتکردنی خۆیان. ساڵانە ئەو نۆحێتی کە لێرە هەیە ئێستا دەمێنێتەوە لێرە بەڵام بەشێکی کۆز دەکا ئەم جۆرەیان دەمێنێتەوە لێرە بێت و وەچە دەخاتەوە لە دەریاچەکەدا ساڵ بە ساڵ بۆی ڕێژان بەرەو زۆربن بڕە بەڵام جۆرەکانی تر لە دەریاچەکە سەفەر دەکەن لە باکوور یا بۆ باشوور گەرمان و کوێستان دەکەن نەورەسەکان کۆمەڵیان زۆر نوعێتیان زۆریان زۆرە بەڵام ئەو جۆرەیان ڕەسەنترین و خانەخێترین باڵندەیە لە دەریاچەکەدا ئەو نوعێتان بە هیچ شێوەیەک سەفەر ناکە لە دەریاچەکەدا ماوەتەوە بەڵام ئەمە جۆرێکی تریشێ هەر ئەوەیە بەڵام سەری ڕەشە تەنها سەری ڕەشە دەنا هیچ جیاوازیکی نییە لەگەڵ ئەواندا. هیوام وایە لەم مانگە پیرۆزەدا ئارامی باڵ بکێشێت بەسەر هەموو لایەک تا ئێوارە 24 تر هەر شاد بن.